يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هزاران جار سپاس و ستایش بۆ خوای تاک و تەنها و بێشەریک کە گەیشتینە بەشی کۆتایی لە مانجی پڕ بەرەکەتی ڕەمەزان. داواکارین لە ذاتی بەرزت یا ئەڵڵاه تاعەت و عیبادەتی ئەم بەشانەی پێشوت لێ قبوڵ کردبین. خوای گەورە و میهرەبان هیدایەتمان بدەی لەم بەشەی کۆتاییدا کە ختامه میسکە شەوانی قەدرمان بەنسیب بێ بڕەحمەتیکە یا ئەرحەم الراحمین ئامین. خۆشەویستان، بەشی کۆتایی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان دەشەوی کۆتایی پاڵەفتەترین و جوانترین شەوەکانی ساڵی تێدایە کە بریتیە لە شەوی قەدر، ئەو شەوەی کەوا بەتەنها لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە. یەک مانگ لە قورئانە ناوی هاتووە لە ناو هەردوو زەمانگەکەیە کە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە. لە ناو هەموو شەوەکانی ساڵیشدا تەنها یەک شەو ناوی هاتووە کە شەوی قەدرە. یەک سوورەتی گەورەی قورئان، سوورەتە پیرۆزەکەی قورئان بە ناوی ئەلقەدرەوە، بە ناوی لەیلەتول قەدرەوە خوای پەروەردگار ناردوویەتی. دفرمي بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر. لێرەدا کەسێ دەپرسێ بۆچی ئیننا بەکار هاتووە، بۆ خوا تەنها خۆی قورئانی ناردووە، بۆ بە ضەمیری جەمع ناردوویەتی. دەفەرمێ باعتبار الصفة يأتي ضمير العظمة. خوای پەروەردگار کاتێ باسی صفاتی خۆی دەکا بە عەزەمەت و گەورەیی ناوی دێنێ. ئیننا ئێمە واتە گەورەی پەروەردگار دەردەخا بە هەموو ئەسما و صفاتی پیرۆزیەوە کە قورئانی لە شەوی قەدر و بەڕێزدا ناردۆتە خوارەوە. ئەنزەلناه هاکە بۆ قورئانی پیرۆز دەگەڕێتەوە. فی لەیلة القەدر یعنی ذو قەدر عەظیم وکەبیر، لە شەوێکی زۆر گەورە و خاوەن ڕێزدا ئەو قورئانە نارداوەتە خوارەوە. وما ئەدراکە ما لەیلة القەدر، پەروەردگار بۆ ئەوەی جارێککە گەورەی ئەو شەوەمان بۆ دەرخا پرسیار دەکات تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم شەوی قەدر چەند گەورە و پیرۆزە. خۆشەویستانم لە مانجی قورئان داین، ئەگە سەیری قورئانی پڕبەرەکەت و بەخشش بکەی، سیر دەکەی لە دوو شوێندا تەنها لە باسی هاتنی قیامەتە پرسیار دووبارە دەکاتەوە. سەیری قورئان کەن دەفەرمێ وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين، كباسي قيامت دكاي محمد صلى الله عليه وسلم تو تشوزاني أو روجا تشروجي شي پر بركته خاون قدر وقيمته. فالوردقار دفرمي هميشا كإنسان باسي هاتني قيامت دكا أو شيء كوا باسي قيامت بو باس دكاي محمد صلى الله عليه وسلم غير تو. ليلة القدر خير من 1000 شهر. أو شوي قدر زور باشترا پاداشتی خوای تێیدا لە 1000 مانگ. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. جبريل أمين كخواي پەروەردگار لەم ئاەتەدا بە الروح ناوی بردووە، لەگەڵ فریشتەکانی ئاسماندا لە مەراسیمی یادی هاتنە خوارەوەی قورئاندا دێنە سەر زەوی. لەو شەوە پیرۆزەدا خۆشەویستانم بە دڵنیابە لە ماڵی خۆتا کە لەگەڵ خێزانی بەڕێست و منداڵەکانتدا دانیشتی و عیبادەتی خوا دەکەی، هیچ گومانت نەبێ فەرموودەی ئەڵڵایە کاتێک کە لەم مزگەوتە و مزگەوتەکانی ماڵی خوادای و تەراویح و شەونوێژ و وتاری شەوی قەدر دەبیستی، والله دڵنیابە کە جوبریلی ئەمین و فریشتەکانی ئاسمان هاتون بەشدارن لەگەڵماندا. والله ماڵەکەت پڕ بەرەکەت دەبێ، بەخوا ژیانت پڕ بەرەکەت دەبێ. ئەو فریشتانەش بئیذنی ڕەبیهم، مەلایکەتیش ناتوانێ بەبێ ئیزنی ئەڵڵا هیچ کارێک بکە.
سەلامون هیە ئەو شەوە هەمووی سەلام و ئاشتیە حتا دەگاتە مەطلعی الفەجر تا بەنجی بەیانی دەدا. ئەمە ئەو سوورەتە کورت و پوخت و پڕ بەرەکەتە بوو باسی گەورەی شەوی قەدری کرد. بەڵام ئەو شەوە کامەیە؟ پێغەمبەر ئەکرەم صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 2021 و ئیمامی مسلم لە صحیحەکەیدا بە ژمارە فەرموودەی 1165 ڕاویەتەوە کە خۆشەویستمان تاجی سەرمان شەفیعی مەحشەرمان محەممەدی مصطفى صلی الله عليه وسلم فەرمووی التەمیسوها في العشر الأواخر ئومەتەکەم لە دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزاندا بە شوێن ئەو پڕبەرەکەتەدا بگەڕێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکی تردا دەفەرمێ في الوتر من العشر الأواخر بە دووی شەوی قەدردا بگەڕێن لە شەوە تاکەکانی کۆتایی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە شەوە تاکەکانیدا. واتە ئەگەر بۆت بکرێ و خوای پەروەردگار فرسەتت بدا خۆشەویستم کار و کەسابەتەکەت ئاوایە کە بتوانی هەر دەشەوە کە عیبادەتی خوا بکەی وەڵڵی کارێکی زۆر باشت کردووە. ئەگەر نەتوانی تەنها شەوە تاکەکانی دابنیشە. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کار ئاسانیەکی تری بۆ کردوین هەر دەشەوەکەی دابنیشە و پاشان ئەگەر بۆت نەکرا کار و کەسابەتەکەت خوێندنەکەت دەوام و دائیرەکەت مەجالی ئەوەی نەدەدای تۆ تەحەمولی ئەوە بکەی هەموو شەوەکان دانیشی شەوە تاکەکانی بە ئیزنی خوای گەورە هەڵبژێرە. بۆچی دیاری نەکراوە؟ یەکەمیان ئینسانی تەمبەڵ و ئینسانی چالاک بەم بە دووداگەڕانەدا تاقی دەکرێتەوە. چالاک و تەمبەڵ بەوە جیا دەبنەوە ئینسانی تەمبەڵ دەڵێ کوڕە هەر 27 دانیشم کافیە. ئینسانی چالاک دەڵێت تو خوا حەیف نییە ئەو هەموو خێر و بەرەکەتە لە دەشەوە بێ بەدووی هەمویان ئەگەڕێم. دووەمیان تا زۆرترین پاداشتت دەستکەوێت. ئینسان چەند خۆشە ئەم شەوانە وەڵڵی ئینسان دڵی ڕووناک دەبێتەوە لە ماڵی خوادا کاتێ شەو نوێژەکانی بە جەماعەت دەکا کاتێک قسەیەکی خێر دەبیستێ لەبەرەوە ئینسانانی بەڕێزی وەکو جەنابتان کە ماڵی خوا ئاوەدان دەکەن لەگەڵ کەسانێکە کە بێت تەماحن بۆ قیامەت وەڵڵا هەموو تەماحمان هەیە بۆ دنیا دەیبا ئەم چەند ڕۆژە تەماحی قیامەتمان هەبێ بە چەند سەعاتێکی کەم زۆر جا دەگەینە پارشێ و لە میوانداریەکە کاتێ غیبەتێک و بوختانێک و کۆمەڵە قسە و باسی سیاسی کە پەیوەندی بە ئێمەوە نەکردومانە توخوا حەیف نییە ئەو شەوە نەگەینینە پارشێ و هەتا سەعات دوو لە مزگەوت و ماڵی خوادایە لە ماڵەکەی خۆدا لەگەڵ خێزانی بەڕێستادا لە نیشی ئینسانی چالاک و بە تەماح بۆ قیامەت ئالەمەدا دەردەکەوێت. زۆر جار بۆ جەنابتان باس کراوە لەیلەتول القەدر و پاداشتەکانی من ئەم ساڵ دەڵێم لەیلەتول القەدر فێری چیمان دەکات. وتاری ئەم جارەمان لەژێر ناونیشانی ئەوەیە شەوی قەدر و لەیلەتول القەدر فێری چیمان دەکات. یەکەمیان بۆچی خوا نافەرمێن نەهاڕ القەدری ڕۆژی قەدر بۆچی شەوی قەدر؟ لەبەرەوەی خۆشەویستان لە شەودا ئینسانی صادق و دڵپڕ لە خۆشەویستی خوا دەردەکەوێت. لە ڕۆژە ئاسانە ئینسان بچێت لە شوێنەکان نوێش بکات خەڵک بیبینێ بڵێ فڵان کەس دیندارە بەڵام زۆر گرنگە لە شەوێکا بە تایبەت کە کەس ئاگای لێ نییە خوا نەبێ ئینسانی عابید و ڕاستەقینە لە شەوا دەردەکەوێت. شەوکاتی صادقین و عاشقینە هەروەها خوای پەروەردگار هەمیشە باسی شەوی پێشڕۆستووە ئەوەمان پێ دەڵێ ئەم ئایەتە قورئانیە هەموو کار و کردەوەی ڕۆژی ئێمە بەرهەمی شەومانە. بەخوا شەو بیرکردنەوە چۆن بێ خەیاڵت چۆن بێ بەرنامەت چۆن بێ کردەوەی ڕۆژت ئاوا دەبێت. وەرە لە شەوە چ بەرنامەیەک دادەنێ ڕۆژ ئەوە دەبێت. بەخوا ئەو ڕۆژانەی کە لە قەدرەکان ئادادەنیشین بزانێ ئینسان دڵ و دەرونی چەند سافە چەند پاکە چونکە کاتی شەوی تۆ زۆر پڕخێر و بەرەکەت بووە وەڵڵا کردەوەکەی لە ڕۆژا دەردەکەوێت. دووەمیان شەوی قەدر بەهۆی قورئانەوە پیرۆزە. ئەیناش ئەم شەوە هۆکارەکەی چییە؟ ئینا ئەنزەلناه قورئانی پیرۆز. ئەی خۆش بە حاڵی ئەو کەسەی کە خزمەتکاری قورئانە کە لە خزمەت قورئانی پیرۆزدایە. پەیامەکەم تۆ ڕووناکی ژیانمی هێز و پێزی ویژدانمی ئارامی بەخشی گیانمی خۆرەتاوی ئیمانمی هاوڕێی شەو و ویردی دەمی بەیانمی. گەر من خوێنی بانگەواز بم وا تۆ دڵی من هەنگی هەڵاڵە دۆز بم ئەتۆش گوڵی لە ناسکی شاکارتدا شعر و پەخشان شەرمەزارن هەر وەکو تەرزی سەرچڵی ئای چەند شیرین داڕێژراوی
چەندە زوڵاڵ و پاراوی تۆ ئەو ڕێژنە بارانە بووی لە بیابانێکی وشکە زەوی دڵانت نەرم کرد دیوەخانی ساردی ژیانت گرم کرد مرۆی چوختی وەک دوڕندەت بە ویقار و پڕشەرم کرد ئەوانەی پێت ئاشنا دەبوون لە ناخەوە دەیانزانی ئەتۆ پەیامی ئاسمانی نێردراوی خوای میهرەبانی بۆیەوە شیرین و جوانی ئەها وەرەقەی ئوفتادە کە سوورەتی عەلەقیان بۆ خوێند یەکەم جار فرمێسک بە ڕیشی سپیدا چۆڕایە خوار ئینجا فەرمووی خۆزگە دەمام دەبووم بە بەرد دەبووم بەدار بۆ دیواری ئەم قورئانە دەخرامە کار بۆ خاوەنی ئەم پەیامە دەبووم بە شاگرد و دەستبار ئەی بۆ مەگەر سەدای ئاوازە ناسکەکەی قورئانەکەی جەعفەر نەبوو لە حەبەشەی وێرانەدا نەجاشی خستەشی وزار ئەم قورئانە ڕازێکی پڕ لە حیکمەتە نورە شیفایە ڕەحمەتە دەلیلە هەم هیدایەتە گوڵزارێکی بەهاریە بۆ ئێمەی مرۆڤ دیاریە ئەوەی کە دوورە لەم نورە ژیانی گیانەهاریە ئەوەش کە ئالوودەی بووە خەریکی شەو بێداریە بڕوانن بۆ ئەو ساوایەی زمان بە قورئان پاراوە وەک مەلێکی کۆساریە ئەی نازانی کاتێ سوورەتێکی قورئان لەبەر دەکەی کاڵای زێڕ لەبەر دەکەی دەروونت منەوەر دەکەی باخی دینت پەڕبەر دەکەی تاجی شاگردیەتی سەید قوتب لەسەر دەکەی هێشووی ئاەتەکانی ئەو دڵی جامبوو دەکاتەوە قەڵبەزێکی ڕەهێڵەیە و خەڵتەی باوەڕ دەشواتەوە بە خوێندنی جەمبوونەوەی ڕووی مەحشەر و گیانفیدایی و مەردایەتی دنیامان بیر دەخاتەوە نەعرەتەی عومەر موختار و شێخ سەعیدی پیران بەم پەیامە تاقانە بوو زادی ڕوحی مجاهیدانی ئەم دینە بەم خۆراکە شاهانە بوو بۆیە لای سەعید نەوڕەسی شانازی بوو کە نازناوی خادمی ئەم قورئانە بوو فەرموودەی سەروەرمانە کێ ماهیرە لە قورئانە وەک فریشتە بەڕێزە ئەوەی بەم قورئانە بدوێ وتەی گەوهەری بەپێزە لاواز کە دەستی پێوە بێ خاوەن هێزە هەر کەس قورئان پێشەوای بێ لە ئاکاری نەفامی دوورە پەرێزە بەڵێ خۆشەویستان و بەڕێزان شەوی قەدر بەم قورئانە پڕبەرەکەتەوە قەدری هەیە ئەم ئاەتەش پێمان دەڵێ یەک شەو لەگەڵ قورئاندا بژی چاکترە لەوەی 1000 مانگ ژیانت هەبێ بەڵام بەبێ قورئان ژیانی زانستیت هەبێ ئینسانی موسڵمان لە قورئانەوە عیبادەت بکە نەک بەبێ قورئان شەوی قەدر فێرمان دەکا یەک شەو عیبادەتەکەت بە پێی ڕێنماییەکانی ئەو قورئانە چاکترە لەوەی 1000 مانگ عیبادەت بکەیت بەڵام هەر بۆ خۆت بە ئارەزووی خۆت بیدعە بکەی و بۆ شەرعی خوا نەگەڕێیەوە فضل العالم على العابد كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرموویەتی گەورەی ئینسانی زانا بە قورئان و شەریعەتی خوا کە بە پێی شەرع عیبادەتەکەی دەکا بە پێی شەرع و دینەکەی خوا پەرستش ئەنجام دەدا چاکترە لەو کەس وەکو مانگ وایە بەسەر ئەستێرەکاندا ئێستا بەڕێزان لە شەوی مانگەشەوا دەتوانی بڕۆی شەوگارێکی درێژ تا بەری بەیان لەژێر تیشکی مانگەشەوا بڕۆی بەڵام بە 1000 ئەستێرە کە لە ئاسماندایە مانگەشەو نەبێت تۆ ناتوانی بەرپێی خۆت ببینی ئەو ئەستێرە ڕووناچەکەی بەس بۆ خۆیەتی بەڵام مانگ ڕووناچەکەی بۆ هەمووانە ئینسان هەوڵ بدا لە قورئان هەمیشە شارەزا بۆ ئەمجا عیبادەت بکە ئەوە باشترە نەک عیبادەتێکی بێ زانست کە پێمان دەڵێ ئیسلام دینی زانستە سێیەم دەرس وشەی سەلام و قەدر هاتووە لە سوورەتەکەدا کەواتە یەک شەوی ئاشتی چاکترە لە 1000 مانگ ژیان پڕ لە شەڕ و شۆڵ و نائارامی یەک شەوی ژیانی پڕ ڕێز و حرمەت بۆ ئینسان باشترە لە 1000 مانگ ژیانی بێ حرمەتی ئەوە ئیسلام دینی ئازادیە پێمان دەڵێ ئەی مرۆڤ ژیانی زەلیلی قبوڵ مەکە یەک شەو بە حرمەتەوە بژی بە پیاوانە و مەردانە لەسەر زەویدا بژی بەخوا چاکترە لەوەی 1000 مانگ تەمەنت بێ و هەر چاو بەرەژێر و کۆی لەو ژێر دەستەی خەڵک بی
چوارەم کات وریا نەبی لە دەستت دەچێ دەفەرمێ حەتا مەطلع الفەجری ئەگەر وریا نەبی هەر ئاوات کرد بەری بەیانیە ها ئەم شەوە بە ڕێزانە خۆشەویستم ئەگە بچی بۆ میوانداریەک یا میوانێکت هەبێ بڕواب کە وەختی ئەزانی پارشێ و هات و تازە لە دەستت چوو کات ئەبێ بە فرسەتی بزانی وریا نەبی ئەوەی کە فریای ڕەمەزان نەکەوت وا لە دەستی چوو ئەبێ زۆر بە ئاگاداریەوە کاتەکان تێپەڕێنی پێنجەم کات و زەمن بەو ئیشەوە جوان و پڕبەرەکەتە کە تیا ئەنجام دەدرێت جەنابتان بیر بکەنەوە چونکە مانجی قەمەری بە هەموو فەسڵەکاندا دەسوڕێتەوە شەوی قەدر لە زستانە هەیە لە بەهارە هەیە لە هاوینە هەیە یعنی چونکە ڕەمەزان بەردەوام بە دە ڕۆژەکە دەسوڕێتەوە هەمیشە قەدر دەکەوێتە هەموو ڕۆژێک و مانجەکەوە بەڵام بۆچی ئەو شەوە پیرۆزە بەهۆی قورئانەوە کەواتە وامەزانە فڵان ڕۆژ مبارەکە فڵان کات پیرۆزترە ئەوە تۆی مبارەکی دەکەی هەر وەختێک کارێکی خێرت لە ڕۆژێکە ئەنجام دابێ بەخوا ئەوە باشترین ڕۆژی تۆیە هەر شەوێک کارێکی خێرت ئەنجام دابێ و چاکەیەکت لەگەڵ خەڵکا کرد بێ ئەوە جوانترین کاتی تۆیە کەواتە ئەوە ئێمە این کاتەکان جوان دەکەین بە کردداری جوان نەک چاوەڕێ بین کاتەکان ئێمە جوانکەن قورئان دەفەرمێ شەوی قەدر بەهۆی قورئانەوە جوان و پڕبەرەکەتە نەک قورئانەکە بەهۆی شەوی قەدرەوە مبارەک بوو بێ شەشەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژوورەوە هاتە دەرەوە بۆ ناو سەحابەکان بۆ ئەوەی پێیان بڵێ شەوی قەدر فڵان شەوە خوای گەورە ئاگاداری کردبوو بڵێ شەوی فڵان ئەوەی ڕەمەزان 27 25 29 هاتبووە دەرەوە بۆ ناو سەحابە پێیان بڵێ بوخاری دەجێڵێتەوە لە صەحیحە ئەی ئومەتەکەم ئاگادار بن فڵان شەوە قەدرە ئەگەر دانیشی تیا عمرت وەکو ئەوە 1000 مانگ درێژ بێ و قەدری تیا نەبێ سبحان الله گوێی لێ بوو دوو سەحابە لەسەر قەرز بوو بە دەمەقاڵەیان قسەی تۆزێ بەرز و سارد و سوچیان بەرامبەر یەک کرد و دڵی یەکتریان ئازادا خۆشەویستی خوا قسەکەی لەبیر چۆوە فەرمووی کە دەمەقاڵی نێوانی ئەو دوانم بیست ئەو خێرە بە نسیب ئومەتەکەم نەبوو لەبیرم چۆوە ئەمەش پێمان دەڵێ لە هەر ماڵێکە ئاژاوە هەبێ خوا بەرەکەتی لێ هەڵدەگرێ لە هەر وڵاتێکە چەلەحانەی ئەم حیزب و ئەو حیزب هەبێ و شەڕەدەنووک هەبێ وەڵڵا بەرەکە لەو شوێنە هەڵدەگیرێ لە هەر شوێنێکی دنیادا تەبایی و ڕەبایی و خۆشەویستی و بێقڕە و قاڵی هەبێ بەرەکەتی خوار و لەو شوێنە دەکات حەوتەم ئەگەر حەز دەکەی هەموو شەوێکت قەدر بێ بۆ نمونە بڵێ خوای گیان دەبێ من شەوی قەدرم بەنسیب بوو بێ والله ئاسانە حەز دەکەی هەموو شەوێک لەیلەتول قەدر بێ گوێ لە سەروەرمان بگرین کە لە حەدیسەکە لە صحیح ابن حبان هاتۆ شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ لە صحیحە فەرموویەتی فەرمودەیەکی ڕاستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ موقف ساعة في سبيل الله خير من قيام ليلة القدر عند الحجر الأسود یەک هەڵوێستێکت لەبەر خوا نوان دەبێ یەک هەڵوێست لەبەر خوا دوو کەس لەبەر خوا بە قسەی تۆ ئاش بوو بنەوە ژن و مێردێکی ناکۆک خوا ڕەحم کا بە قسەیش تۆ ئاش بوو بنەوە هەژارێک بە هەڵوێستێکی تۆ لە هەژاری ڕزگاری بوو بێ نەخۆشێک بە پارەیەکی تۆ ئازاری لەسەر لاچوو بێ و خوای گەورە دەرگای لێ کرد بێتەوە ئەو موقیفە خەڵکی کەش تەماشا دەکات تۆ دەست پێشکەری دەکەی ئەو موقیفە دەست خۆت دەخەی کاتێک کەوا وڵات بەرەو کاولی دەڕوا تۆ دوو قسەی خێر دەکەی و کەشتی نەجات بۆ ئەو میلەتە دێنێ پێشەوە و تەصحیەک بە موقیفی خۆت دەدەی ئەمە بۆ وەسەرکردەکان وڵات خەریکە بەرەو وێرانی دەڕوا تۆ واز لە شتێکی خۆت دێنی موقیفێکی مەردانە دەگری بۆی میلەتەکە سەرگەردان نەبێ لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو موقیفە فی سەبیل اللهە لەبەر خوا بەخوا باشترە لەوەی کە شەوی قەدر لە لای حەجەر الئەسوەدی کەعبەدا خەریکی عیبادەت بی ها کابرا بە شانازیەوە بڵێ ئەم عمرێ ئەش ڕەمەزانە هەموو شەوانی قەدر لە پەنا بەردە ڕەشەکە و کە ناشێڵن هەموو شەوێ لەوێ بی حەجەر الئەسوەدەکەم ماچ کردووە و زیارەتم کردووە و لەیلەتول قەدرم گرتووە والله دەتوانی لەم شارە و لە هەموو شارێکە و لە گوندەکەی خۆتەوە لە گەڕەکەی خۆتەوە موقیفێک لەبەر خوا بنوێنی وەکو ئەوە شەوی قەدر لە پەنا بەردە ڕەشەکەی کەعبەدا بوو بی ئیسلام ئاسانە بەڵام ئینسانی هیممەت بەرزی لەوێ چەند کەس هەیە تەواوی شەوەکانی ساڵی لەیلەتول قەدرە چونکە حەد لە خزمەتی بێوە ژن و هەتی و نەخۆش و نەدار و گرفتاردایە ئەوانە هەموو شەوێکیان بەڕێز دەکەم قەدرە بەڵێ وتمان یەک شەو ژیانی پڕڕێز و حرمەت و سەلامەتی و ئاشتی بۆ ئینسان چاکترە لە 1000 مانگ ژیانی کۆیلایەتی و ژێردەستی
1000 مانگ دەکاتە 83 ساڵ و 4 مانگ. یعنی یەک شەو بە سەلامەتی و ئەمینی لە ماڵی خۆت و وڵاتی خۆتا بەسەر بەری بەخوا ئەو شەوە ئەمینە بۆ تۆ زۆر چاکترە لە 83 ساڵ و 4 مانگ تەمەن. یەک شەو بە قەدر و حرمەت و پیاوەتی و مەردایەتی و دلێری و بوێریەوە بژی زۆر چاکترە لە ژیانی پڕزەلیلی 83 ساڵ و 4 مانگی پڕزەلیلی و سەرشۆڕی. بۆ میلەتی ژوایە میلەتێک کە یەک شەو بە ئازادی بژی باشترە لەوەی 83 ساڵ کۆی لەبێ. ئێستا لە هەرێمی کوردستاندا باسی سەربەخۆیی دەکرێت، باسی ڕیفراندۆم دەکرێت. ئێمە حتا سەر ئێسقان وەکو موسڵمان دەبێت لەگەڵ سەربەخۆی ئەم کوردستانە دابین. ئەگەر هەلی زێڕین هاتە پێشەوە و بارودۆخی نێودەوڵەتی وەکو ئێستا لەبار بوو، وەڵڵی خۆشەویستان بە حکمی شەرعی خوا کە لە کتێبە شەرعیەکانە دەفەرمێ ئینسان وڵاتەکەی سەربەخۆ نەبێ و حکومەتی سەربەخۆی نەبێ و ئاڵای وەکو میلەتان نەشەکێتەوە خوا جمعە و جەماعەتی وڵاتەکەشی لێ قبوڵ ناکات. حتا لە شەرعا دەفەرمێت لە وڵاتی ژێر دەستە و کۆیلایەتیدا جمعەش دروست نێبیکەی، جمعەش مەکە، جارە هەوڵی ئازادی بدە. بەڵام سەربەخۆیی بە دوو شت دەبێت. پێش ڕاگەیاندنی سەربەخۆیی دەبێت ناوماڵەکەت تەبابێ. بەم چەلەحانەی ئێوەی حیزبەکان بە یەکتری دەکەن باوەڕ ناکەم کەشتی نەجاتی کورد بگاتە هیچ شوێنێک. ئەبێ یەکەم جار ئێوە بگەڕێنەوە بۆ تەبایی. تەباییش بە میلەت ناکرێ بە چەند کەسێکی دیاریکراو لە سەروی خەڵکەکەوە دەکرێت. هەموو جار دەیڵێنەوە نەفرەت و نەعلەت لەو کورسیە بێ قیمەتەی کە لە پێناوی ئەوەی ئینسانێک لەسەری بمێنێتەوە چارەنووسی میلەتێک بکرێ بە قوربانی. دەیڵێم هەر کەسێک بێ و هەر حیزبێک بێ، دووبارەی دەکەمەوە هەر کەسێک و هەر حیزبێک بێ نەعلەت لەو کورسیە بێ قیمەتەی کە ئینسان لە پێناوی مانەوە لەسەریدا چارەنووسی گەلەکەی و خوێنی ملیۆنە شەهیدی کوردستان بە فێڕۆ بدە. ئەبێ یەکەم جار ئێوە هەوڵی تەبایی ناو خۆتان بدەن وەڵام میلەت لە خوارەوە تەبا دەبێت. دووەمیان سەربەخۆیی بە تێرکردنی میلەت دەبێت، بە ئاشکردنەوەی میلەت و جێڕانەوەی حکومەت لەگەڵ میلەتە. ئێستا خەریکە متمانە لە بینی حکومەت و میلەتە لەق بووە. هەر باسی هەر شتێک بکەی خەڵک گومانی بۆ دروست دەبێت. ئەمەش بە چی دەبێت؟ بە تێرکردنی میلەتەکە دەبێت، بە دڵخۆشکردنی دەبێت، بە تێرکردنی قاسە و کاسەی دەبێت. پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم ئەمەی فێر کردوین. باسی عەقیدە بۆ خەڵک بکە ئەیمە لای مزگەوت، باسی ژیانیشی بۆ بکە. سەروەرمان هەموو بەیانیان و ئێواران 3 جار لەخوا دەپاڕایەوە و دەستە پیرۆزەکانی بەرز دەکردەوە. دەیفەرموو اللهم عافینی فی بەدەنی، یا ڕەبی خوایە ڕەحمم پێ بکەی ئەم بەدەنەم سەلامەتکەی. بەخوا خۆشەویستم ئەو بەدەنەی تۆ ئەگەر لە زڕووی زانستیەوە سەیریکەی ئەم لاشەیە ئەو هەموو هێرشی میکرۆب و ڤایرۆسەی کە دێ بۆ لامان ئەگەر ئەو ئەڵڵایە بە ڕەحمی خۆی نەمان پارێزێ ژیانمان بەشی شەو ڕۆژێک ناکە، نەخۆشی لە ناومان دەبا. یا ئەڵڵا خۆت جەستەم بپارێزی. اللهم عافینی فی سەمعی، سەروەر دەیفەرموو یا ڕەبی خوا لەناو هەموو ئەندامەکانمدا گوێم سەلامەتکەی، خوایە گوێیەکانم سەلامەتکەی. جا گوێ سەلامەت بوون هەر بۆ بیستنی قسە نییە. بەخوا زۆر کەسی نابیست هەیە قازانجێتی کە قسەی خراپ نابیستێ. گوێیەک سەلامەت بێ باشە کە قسەی چاک و خراپ لێک جیاکاتەوە، کە بە هەموو قسەیەک فاک و فیگ نەکا و چەپڵە لێ نەدا و هەڵ نەپەڕێ. خوایە ڕەحم بەو گوێم بکەی نەک هەر قسە ببیستێت، چونکە قسەی خراپ هەر نەیبیستی باشترە. خوایە کە قسەم بیست گوێم فیلتەرێک بێ بۆ جیاکردنەوەی چاک و خراپ لە یەکتر. اللهم عافینی فی بەصەری، یا ڕەبی خوا بەرچاوم ڕۆشنکەی. وەڵڵا چاوێک ئەگە خێری پێ نەبیندرێ هەر نەبێ باشە. خوایە جان ئەو چاوم پێ بەخشی بەسیرەتی هەبێ و چاوم ڕووناک بێ بۆ بینی ڕاستیەکان. خوایە خەڵک چاوبەستەچیم لێ نەکا. خوایە خەڵک نەمکا بە کورسی و نایەتە سەر شان و بچێتە سەر پلەی خۆی دوایی واز لە من بێنێ. چەند کەس هەبوو بە دەنجی ئەم میلەتە و بە خوێنی ئەم میلەتە گەیشتە کورسی و کولێرەی خۆی و ئێستا بە دەی استیعلامەتیش تۆ ناتوانی بیبینی. خوایە چاوم ڕۆشن کەی خەڵک چاوبەستەکیم لێ نەکا و بەرچاوم ڕۆشن بێ و دین و دنیام سەلامەت بێ. اللهم عافینی فی بەصەری، دوعای پێغەمبەرە صلی الله علیه وسلم. لا إله إلا أنت پەروەردگارە هیچ زاتێک نییە شایانی پەرستن بێ ئیلا تۆ نەبێ یا الله. اللهم إني أعوذ بك من الكفر والفقر. یا ڕەبی خوای پەروەردگار پەنات پێ دەگرم بمپارێزی لە دوو شت. خوایە بمپارێزی لە کافربوون چونکە قیامەتم وێران دەکا. خوایە بمپارێزی لە هەژاری چونکە دنیام هەڵدەوەشێنێ. ئەها دوو شت. ئێمە باسی قەدر دەکەین بۆی لە کوفر ڕزگارمان بێ، عەقیدەمان سەلامەت بێ.
لەگەڵ کافر بوونا سەروەر فەرمووی خوایە لە فەقیریش بمپارێزە چونکە هەر کەسێ فەقیر بوو ژیانی دنیای دۆزەخە. اللهم إني أعوذ بك من عذاب القبر خوایە پەنات پێ دەگرم لە کافری لە فەقیری لە عەزابی قەبر بە دوورم کە. کەواتە چۆن باسی عەقیدە دەکرێت ئەبێ باسی تێربوونی میلەتیش بکرێ و ڕزگاربوونی میلەت لە هەژاری باز بکرێ بۆ خەڵک. أربعة يبغضهم الله عز وجل پێغەمبەری سەروە صلی الله عليه وسلم فەرمووی چوار کەس هەن خوا ڕقی لێیانە چوار کەس هەن کۆمەڵگە بە ئەوانەوە ناشرین دەبێ. البەیاع الحلاف ئەو بازرگانەی کە بە سوێندی بە درۆ شتەکانی ساغ دەکاتەوە چونکە کاتێک کە دۆڵی ئەوادوە قەسەم بەخوا وایە قەسەم بەخوا زیاترم پێداوە تۆی مسڵمانی دڵپاکیش یەکسەر بە بیستنی ناوی خوا لەرزل لێ دێ لەبەر سێبەری ناوی ئەڵڵادا پەنا بەخوا دەستی خەڵک دەبڕێ هەر کەسێ بە ناوی دینەوە دەستی خەڵک ببڕێ پیسترین خەڵقی خوای و خوا ڕقی لێیەتی نابێ بە ناوی ئەڵڵاوە دنیا بخۆی. دووەمیان الفەقیر المختال هەژارێک کە تەکەبور لێ دەدا حەیفە هەژار بێ و تەکەبوریش لێ دەی خۆت نام بڕاوکەی ماڵ و منداڵ ناو بڕاوکەی حەیف نییە منداڵەکانت هەژار بن تۆ قاتی شاڵ و کڵاشت لە پێدا بێ کابراکە بێ خێریکش پێ بکە کەسەی جلوبەرگت دەکات دەڵێ ئەمە لە من دەوڵەمەندترە. جوانترین شت لە هەژاریدا ئەوەیە کە هاوڕێی مەسلەحەتت نییە ئێتر تۆ کە هەژاری چت داوە لە ڕەفاقەتی کۆمەڵە دەوڵەمەند کەنانی منداڵەکانیشتی پێ دەبڕی. میلەتی فەقیری مختالی ژوایە میلەتێکی هەژاری پێویستیت بە کۆمەکە کەچی لوودبەرزی و حیساب بۆ خەڵک ناکەی ئەوەش دوا ڕۆژی وڵاتەکەت دەکاتە مەترسیەوە. سێم ئەشەیخ الزانی پیری زیناکات هەنا بەخوا ئینسانێک لە پیریدا کە کاتی گەڕانەوەیە دەبێت پیرەکان مصلحی ناو کۆمەلگا بن بە تەمەنەکان ئەو کەسانە بن تەجروبەی ژیانیان پێشکەش بە لاوەکان کەن کەچی دوو لە ڕووی جەنابتان و ڕیش سپیان لە پیریدا ئینسان خەریکی زیناکاری و بەدڕەوشتی بێ. چوارەم الئیمام الجائر کار بەدەستی ستەمکار کار بەدەستێک کە ستەم لە میلەتەکەی دەکا و قوت و نانی خەڵک لوش دەدا بۆ خۆی ئەوەش خوا زۆر ڕقی لێتی چونکە وڵات کاول دەکا. زانایانمان فەرموویانە میزانیەة الدەولە مرآة عدلها وجورها ونظامها وفوضاها. میزانیەی دەوڵەت بودجەی ساڵانەی وڵاتت سەماشاکە بزانە ئەم ساڵ بودجەی هەرێمی کوردستان چەندە ئەمە ئاوێنەیەکە لە ئاوێنەی میزانیەی دەوڵەتا دەردەکەوێت ئەم وڵاتە عەدلە دادپەروەرە یان ستەمکارە نیزام و یاسا سەروەرە یان فەوزایە و هەر کەس بۆ خۆی ڕادەکێشێ ئەوە بەس لە بودجەی وڵاتە دەردەکەوێت هەر وڵاتێک بودجەی ڕێک و پێک و تەنزیم بوو عەدالەت و دادپەروەری لەو شوێنەدا هەیە وەکو لە ئەوروپادا هەیە هەر وڵاتێک ستەمی تێدا بوو بودجەکەی هەمیشە لە کەم و کوڕیە. ئێستا من قەت نەمبیستوە چەند ساڵی حکومەتی هەرێم بڵێ بودجەکەم ئەم ساڵی نەبڕاوە هەر دەڵێ ئەوەندەی کورت هێناوە ئێ باشە تۆ نیوەی مەعاشی خەڵک نادەی بودجەکە بۆ دیسان هەر کورتە ئەوە نیشانەی ئەوەی جەورێک هەیە ئەبێت چارەسەری بکەین باسکردن بۆ چارەسەر بێ. لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزا خۆشەویستان قەیرانی دارایی دروست بوو خەڵک وەک ئێستا هەژاری ڕووی تێکرد بوو هاد ئیسلاح و چاکسازیەکی کرد لە ماوەی 2 ساڵە وڵات چاک بوو کەس زەکاتی وەرنەدەگرت بەچی یەکەم قەطع الامتیازات الخاصة هەرچی بەرپرسی وڵات بوو هەموو ئیمتیازاتەکانی بڕین هەموو ئیمتیازاتەکانی بڕین. تۆ بۆچی معقولە 50 ملیۆنت هەبێ کابرایەکیش سەرجادت بۆ دەماڵێ 300,000 هەبێ ئەبێ ئەو ئیمتیازە خاصانە ببڕدرێن موچەی خۆت هەبێ سیارەیەکیشت هەبێ دوو حیمایەشت هەبێ خانووشت هەبێ کرێچی نەبی یاخوا نەوشی ژیانت بێ با قەرزار نەبی با فکرت ڕۆشن بێ بۆ خزمەتی میلەتەکە بەڵام گوناحت دەگا بای 50 مۆزەفی دایرەکەی تۆ مەعاشەکەی تۆ بەرزتر بێت لەو ئەو ئیمتیازاتانەی هەمووی بڕی. دووەمیان تەرشید الئینفاق الئیداری ڕێکخستنەوەی کاروباری ئیدارە. والی مەدینە داوای لە عومەری کوڕی عەبدولعەزیز کرد قوربان کارتۆنێ مۆمم بۆ بنێرە شەوان کە دەمەوێت سەردانی هێندە ماڵی هەژار و ئەوانە بکەم یان بچمە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ کاروباری مسلمانان تاریکە ئەو کاتە کارەبا و لای تووشن نەبووە تاریکە و هەندێ مۆمم دەوێت داواکەی ڕەفز کرد ئیمزاکەی بۆ نەکرد فەرمووی من کاتی خۆی تۆم بینیوە بە شەوی تاریک ئەم ماڵ و ماڵت دەکرد و دەهاتی مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ ئێستا پیر نەبووی چاوت هەر چاوی جارانە ئێستا خێرە کە مەسئولی لەبەر مۆم دەبێ بڕۆی بە چاوەکەی جارانتەوە بینە. عەزیزم تۆ دوێنە جووتێک کالەی شڕت لە شاخە لە پێدا بوو ئەم شاخە و شاخت بە پێ دەکرد ئێستا زنجیرەیەک مۆنیکات بۆ چییە؟ با دوودانە لەگەڵا بێ ئەبێ وردە وردە ئەم مەسرەفانەکەم بکرێنەوە.
دەیفەرموو ئەبێ نووشی قەڵەم باریک بێ بەوەی مەرەکە بکەم لەگەڵ خۆی هەڵکێشێ اجمع الحوائج الكثيرة في الصفحة الواحدة نابع عریزەیەک بۆ یەک دێڕێ وەرەقەکە فڕێ بدرێ ئەبێ لە یەک وەرەقەوە دەست پێ بکەین زۆربەی ئیش و کاری دائیرەکە لەسەر یەک وەرەقە بنووسە بۆ ئەوەی کەمترین مەرەکە بوو کەمترین کاغەزمان سەرف بێ میزانی دەوڵەتی بەرز کردەوە بەمانە بەرجی کەعبەی پیرۆز هەموو ساڵە تا ئێستاش تازە دەکرێتەوە مەسەفێکی یەکجار زۆری تێدەچێت فەرمووی تا من خەلیفە بوو تا خەڵک هەمووی تێر نەبێ وەڵڵا تا مناڵێکی هەژار جلەکەی شڕ بێ ناڵم بەرجی کەعبە تازە بکرێتەوە هەتا و سووتاندبووی بەرجی کەعبە شڕ بوو وتی فەرمووی بەخوا مناڵێکم پێ مقەدەسرە لە بەرجی کەعبە هەتا مناڵێک جلەکەی شڕ بێ نابێ مەسرفی وڵات بۆشتی ئیمتیازاتی تایبەتی بێ ئەگەر نوێکردنەوەی بەرگەکەی کەعبەش بێ یەکەم جار بە خێزانەکەی و خۆی وتی ئەو هەموو زێڕەی باوکت و براکانت لە زمانی ستەمکاریدا داویان نیە بێنە بیخەم بودجەی وڵاتەوە یان بە حەڵاڵی یەکجار دەبینەوە تەلاقت دەدەم و نەجاتمان دەبێت ژنەکەی هەمووی جێڕایەوە دەیفەرموو خۆزگە ڕۆژێ مێردەکەم سەرۆکی وڵات نەبوویایە چونکە لەو کاتەوە نانێکی خۆشیمان نەخواردووە ئەم پیاوە هەمیشە خەمبارە بە خەمی میلەتەکەی بەڵێ دەبێت سەربەخۆ بین بەڵام دەبێت پێشتر تەبابین ئەبێ متمانەی نێوانی حکومەت و میلەت بجێڕدرێتەوە ئەوجا بە ئیزنی خوا دەست لە ناو دەست هەلێکی زێڕینە توخوا یەکێکتان لەبەر خاتی کورسیەکەتان یەکێکتان لەبەر ڕقی ناودڵ و مێژووی خۆتان یەکێکی ترتان لەبەر فاک و فیکتان ئەم هەلە زێڕینە لە دەستی میلەتی کوردی مەزڵوم مەدەن ئێمەش مافێکی شەرعی خۆمان عەرزم کردن ئەگەر میلەتێک مافی سەربەخۆیی بێتە بەردەستی و قبوڵی نەکەوڕەتی بکاتەوە دەگەڕێنەوە بە بازنەی مێژوو 1000 ساڵی تر دەچینەوە دواوە 100 ساڵی تر بەلانی کەم دەچینەوە دواوە ئەو کاتە خوا نوێژی جمعە و جەماعەتشمان لە خاکێکە کە سەربەخۆ نەبێ لێ قبوڵ ناکە دینەکەشمان دەڕوا و دنیاکەشمان دەڕوا بەڵام وەکو سەرکردەکانی جیهان یا سەرکردەکانی ئیسلام تەماشاکەن یان کاکەوانی بێدینن بێدینیشن بەڵام جوان ژیاون بۆ میلەتەکەی خۆیان خۆسێم وەخیکای سەرۆکی ئۆڕەگوای بووە لە 2014دا یەکێک بووە لەو کەسانەی لە لستی فەقیرانی وڵاتەکەیدا ناوی تۆمارکراوە داماوە یعنی یەکێک بووە لە سەرۆکی وڵات کاتێک قایمەی فەقیران کراوە ئەم پیاوە هیچ چیوای نەبوو خێری پێشیاوە چەند قسەیەکی زۆر جوانی بۆ میلەتەکەی کردووە ئەڵێ یەکەم پێویستە سیاسیەکان وەکو زۆرینە بژین نەک کەمینە نەک گەڕەشێک بڵێن فاڵی مەسئولی سیاسی ئەوە ماڵەکەیەتی لێناو هەموو ماڵەکاندا تاک بێ ئەبێ سیاسیەکان وەکو زۆرینەی خەڵک بن نەک کەمینە دووەم سیاست هەوڵدانە لە پێناو دڵخۆشکردنی بە کۆمەڵی خەڵکدا سیاست بۆ ئەوەیە هەمومان بەیەکەوە دڵخۆش بین نەک کۆمەڵێک قڕ بن کۆمەڵک پڕ بن سێمیان پێویستە ئەو کەسانە لە سیاست دوور بخرێنەوە لە حیزبایەتی و پۆستی ئیدارە دوور بخرێنەوە کە خویان بە پارەوە گرتووە چونکە ئەوانە مەترسیدارن ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان ئەمە چاکسازی دەکەینە دیاری لەم مانگی ڕەمەزانەدا بگەڕێت چ مەسئولێ خوی بە پارە و پوڵ و بازرگانیەوە گرتووە یەکسەر لای بن ئەوە مەترسیدارە بۆ وڵاتەکەمان هەر کەسێ ئالوودەی پارە و بازرگانی و دینار و دۆلار مێشکی داگیر کردبوو نابێ پۆستی سیاسی و ئیداری بدرێتێ چونکە بەخوا مەترسێکی گەورەیە لە تیرۆر مەترسیەکەی زیاترە بۆ سەر خۆمان ئەوانە خۆیان تێر نابن وەکو جەهەنەم وان حتا تێیان کەی هەر دەڵێ با زیاتر بێ لەبەر ئەوە دەبێ ئەم چاکسازیانە بکرێ خۆڵی مەردایەتی لێ هەڵبکرێ هەموو میلەتیش لەگەڵ مافی چارەنووسی سەر بەخۆی خۆیدایە کۆتایی قسەکەمان بە شعرێکی مامۆستا قانیعی هەژار دێنین مامۆستا قانیعی هەژار ڕابەری هەژاران مامۆستا قانیعی شاعری گەورەی کورد کە دەفەرمێ سرم ناوێ کە فیزی بەگلەر و سەرداری بنوێنێ سرم ناوێ کە فیزی بەگلەر و سەرداری بنوێنێ دەمم ناوێ کە تیکەی زلزلی تەنهایی بگلێنێ دەڕەبی کەڕ ببێ گوێیە نەبیستێ شینی هاو خوێنێ خوا ئەو چاوە هەر کوێر بێ کە چاوە بۆ خەڵکی هەڵبێنێ لە چێ خوێنی فەقیری پێمژن یا ڕەبی دابڕزێ زمانێ بەد بڵێ هێندە بماسێ خێوە خنچێنێ ئاخری مانگی ڕەمەزانیش مسلمانان لەسەر فترە دەپرسن ئێمە مامۆستایانی بەڕێزی لیژنە فتوواکانی هەرێمی کوردستان مامۆستای مامۆستاکانی ئێمەن لە خزمەتیانە بێئەدەبی نەبێکام قسەیە بکەم ئەمە ڕوونکردنەوەیە نەک فتووا لەسەر فتووا بەڵام زۆربەی کات دەبیستم خەڵکێک بڕواتان هەبێت بە ملیۆن دۆلار قسە دەکا ئەو پرسیارە دەکا مامۆستا ئەم ساڵ سەکەت سەرفترە هەست 3000 وەڵی بەڕێز دەکەم 2 کیلۆ برنج و 3000 دینار بۆ ئەو کەسەیە کە ئێواران بەس برنجی وشک بە دۆوە دەخوا کە شلەشی نێبی خوا
ئەوە بە 2 کیلۆ برنج یان 3000 دینار بدا بە فەقیرێک بەڵام دەبێت تۆ سەیری سەر سفرەی ئێوارانی بەربانجی خۆتکەی هیوا هەیە خی گەورە هزار ئەوەندەی پێ بەخشێ بەس ئەوەی لەسەر بەردەمەکەی خۆی دانراوبای 200,000 دەبێت لە مەطعەم بیخوا ئەبێت تۆ 20,000 دینار بدەی بۆ سەرێک هیوا هەیە بای $50 لە یەک ژەما بۆ بەردەمی یەک نەفەر دانراوە لە ماڵەکەیە ئەوەندەی سینی ڕازاندۆتەوە ئەوەندە سفرەی ئاوەدانە خوا ئاوەدانتری کابووە بەڵام گوناحت دەگات تۆ چاو لە فەقیرەکەی ئەرە سەرفترێ منیش هەر 3000 ئەرە هەر 2 کیلۆ برنج بدەم کاکە فەقیر چی لە 3000 دینار بکە ئاداماوە 5 کەس ببڕاتە 15,000 ئاخر چی پێ پۆش دەکات چی پێ بخوا بۆ جێژن نەوەڵات تۆ 3 وەرەقە بدە تۆ 5 وەرەقە بدە ئەم سەرفترەیە براکانم گاڵتە نییە خۆ شتێکی ڕەمزی نییە بۆ ئەوەی هەژارەکان لە جەژنا وەکو دەوڵەمەندەکان ئەگەر هیچ نەبێ ئەم چەند ڕۆژەی خۆشی جەژن بەخۆشی و بە پۆشتەی بەسەر بەرن لەبەرەوە سەیری سفرەوخوانی خۆتکە سەیری مەسرەفی مانجی ڕەمەزانت کە تو خواگە خوا پێی بەخشی خۆت مەهێنە ڕیزی فەقیرێکەوە چاو لەوکەی تۆ چەند سەرفرێ دەبێ منیش ئەوەندە بدەم ئەگە هەر نان و برنج و تەماتەت خواردووە وەڵا 3000 کافیە بۆ تۆ بەڵام عەرزم کردن تۆ هەموو ژەمێگە حسابێکی جار هەیە بای $50 لە بەردەم تا دانراوە تو خوا بە 3000 خۆت مەخەڵەتێنە ئەگە مامۆستای ئاینیش فتوات بۆ بدا ویژدانت پێت دەڵێت کە ئەم سەرفترێت لەسەر لانە چووە چونکە سفرەکەی ماڵی خۆتە سەیر نەکردەوە بە سفرەی هەژارەکە بەراوردن نەکردووە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لەم شەوانەی قەدردا ئەم شەوە پڕخێرانەی قەدرمان بەنسیب بکەی یا ڕەبی خوا ئەم شەوە خێرانەی قەدرمان بەنسیب بکەی خوای گەورە بە گەورەی و بەخشندەیت قورئان بکەرە ڕابەرمان چرای ژینی دنیامان بێ و شەفاعەتکاری مەحشەرمان ڕەوشتمان پێی جوان کراو بێ باوەڕمان پێی دامەزراو بێ دڵمان پێی زاخاو دراو بێ زمانمان بە ویردی پاراو بێ چاومان بە نووری قورئان ڕێژراو بێ خوای جان لە خێر و بەرەکەتی شەوانی قەدر بەسەر ماڵ و خێزان و منداڵ و مزگەوتماندا ببارێنە خوای پەروەردگار پاداشتی ئەو شەومان بەنسیب بکە نەخۆشەکانمان شیفا بدە یا شافی یا ئەڵڵا خوای پەروەردگار نەخۆشەکانمان شیفا بدە یا شافی یا ئەڵڵا خوای جان زۆربەی قوتابیەکانمان ئێستا ئامادەکاری دەکەن بۆ 12 ئامادەی و هەندێکیشیان لە زانکۆ داماون لە ئیمتیحانە یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوا لەو ئیمتیحانە ڕزگاریان کەی هەمومان لە ئیمتیحانی دنیا و قیامەتدا سەرفرازکەی خوای ڕەنجی دایک و باوکان بەزایە نەچێت چاوی مامۆستاکان و دایک و باوک و هەموو میلەت ڕۆشن بێ بە دەرەجەی بەرز و نمرەی بەرزی قوتابی خوێندکارەکەمان یا ڕەب العالەمین یا عەلیم عیلمیان زیادکەی هەر کەس نەخۆشی دەرونی هەیە یا ڕەبی خوا شیفای دڵ و دەرونی پڕ ئازار و ناڕەحەتی بدەی خوای هەر کەس دڵی خراپە دڵی ئاسوودەکەی هەر کەس غەمبارە دڵخۆشیکەی هەر کەس گرفتارە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا خوای ڕزگاریکەی خوای پەروەردگار ئەم وڵاتی کوردستانەمان پارێزراوکەی خوای نەمرین هەتا ئەو ڕۆژەی ئاڵای سەر بەخۆی کوردستان لە وڵاتی کوردستانی سەر بەخۆدا بە چاوی خۆمان دەبینین لەناو خۆماندا تەبامان کەی لە چەلەحانێ و ناکۆچی ناو خۆمان خوای بە دوورمان کەی ئەو کەسانەی کەوا ئەهلی خێرن موفەقیان کەی هەر کەسێ شەڕی پێیە خوای هیدایەتی بدەی خوایە هەر کەسێ شەڕی دەوێ خوای هیدایەتی پێ بەخشی بیکەی بە ئەهلی خێر نوێژ و تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی و عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون